بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی تایبەتەوە دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بینەرانی عزیز، ئەمڕۆ 5 ئۆکتۆبر هاوتایە لەگەڵ 11 ڕازبەر ڕۆژی جیهانی مامۆستایە. مامۆستایان جگە لە هەبوونی پێگەیەکی تایبەتی کۆمەڵایەتی فەرهەنگی و سیاسی لە کۆمەلگادا لە ڕووی خەباتیشەوە پێگەیەکی تایبەتیان لە ئێراندا هەیە با مەبەستی لێکۆڵینەوە لە لایەنە جۆرەجۆرەکانی بابەتەکانی پەیوەست بە مامۆستایان هاوڕێ نسان نەودینیانمان لەگەڵە کە ئەندامی ڕێبەری حیزبی کۆمونیستی کرێکاریە و داوامان کردووە لەم بەرنامەیە لە ڕێگەی ئسکایپەوە بەشداری بەرنامەکەمان بێ. فەرموون ئێوەی شاکۆتایی لەگەڵمان بن، دوای ناوبڕێک دەگەڕێمەوە لاتە. هاوڕێنسان ئەم کات زۆر بەخێر بێن بۆم بەرنامەیە و سپاس بۆ ئامادەبوونتان. سپاسانەکەم، منیش سڵام عەرز دەکەم لە خەمەت ئێوە و هاوکارانتان و بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامە. زۆر سپاس. هاوڕێنسان تکایە دەربارەی ئەم ڕۆژە و گرنگی ئەم ڕۆژە بۆ ئێمە و بینەرانمان ڕوونکردنەوەیەک بدەن. 5 ئۆکتۆبر ڕۆژێکە کە لە سەتحی جەهانیە بەعنوانی ڕۆژی مەعەلم ئێلامیان کردووە لە تەرەفی سازمانی یونسکۆ کە یەکی لە نەهادهای بینالملەلیە بۆ ڕفاه و ئامۆزش پەرورش و سوڵحی جەهانی کە ئەم ڕۆژەی لە ساڵ 1994 بەولاو بەعنوانی ڕۆژی مەعەلم ئێلام کردووە. بەڵام ئەمە لە کشوەرهای جۆرا و جۆرە هەر کامیان بۆ خۆیان ڕۆژی مەعەلمیان هەیە کە لە ئێرانی تحتی حاکمیەتی حکوومەتی ئیسلامیە 12 ئوردیبەهێشت وەختێک متاهری ساڵی 1358 لە ئوستادگەری یا مەعەلمی مەدرسەیەک لە تارانە کە بنیامێکی ئێکسترم ڕادیکاڵی مەزهەبی بوو سەر بە جمهوری ئیسلامی و یەکێ لە کاربەدەستانی یا مؤسسی شەورای ئینقلابی جمهوری ئیسلامی بوو لە بین چوو ئەم ڕۆژەیان بە عنوانی 12 ئوردیبەهێشتیش لە ئێران ئەعلام کردو. بەڵام زۆرتر لەلایەن هێزە پێشڕەوەکان و معلمان 5 ئۆکتۆبر ڕۆژی مەعەلمە بەو دەلیلە هەموو ساڵێک لەم ڕۆژە چالشی ڕۆژی مەعەلم تاریفەکەن. ئەو ساڵ و تویانە کەمبودی معلم و تەوەجۆیەکی زۆرتر بە مامۆستایان. خۆشتان نەزانن کە هەر ئەو ڕۆژانە لە ئەخبارە باس کرا دوای بازبوونەوەی مەدارس لە ئێرانە لە ئەوەڵی مهر بەو دواوە کە ئیسەیەکی لە مهمترین چالشهای کۆمەڵایەتیە لە ئێرانە 200,000 معلم کەمبود هەیە. در نەتیجە لە سەتحی جەهانیشە کەمبودی معلم بە شێوەها و جۆرهای مختلف وجودی هەیە. ئەو ساڵ 5 ئۆکتۆبریان وەکو مەسئلەی مهم کەمبودی معلم چۆنیەتی شناخت لە مامۆستایان و لە معلمان ئێلام کردووە کە بە نەزەری من زۆر چالشێکی مهمە و بە دروست ئەو ساڵ 5 ئۆکتۆبریان لە سەتحی جەهانیە بۆ مەسئلەی معلم کە کەمبود و جایگا و پێگەی معلمان لە جامعە بە تۆری کولی تاریف کردووە. ئەمە 5 ئۆکتۆبرە و پێم وایە ئەگەر سوالێتریش پێهام لە خزمەتانە ئەوە نازەیەکە لە خەمەتەوە عەرزم کرد. بەڵێ زۆر سپاس هاوڕێنسان ئێوە کە خۆتان پێشووتر وەکو مامۆستا دامەزرابوون ئەم پیشەیە لە حکوومەتەکانی پەهلەوی و کۆماری ئیسلامی بە گشتی حکوومەتەکان چه جێگە و پێگەیەکی بووە و مامۆستایان چۆن هەوڵی پێشخستنی مادی و معنەویان داوە بەڕایەوە؟ نظر من معلم لە جامعەی ئێرانە ئەوە نازە من تەجروبەی دەورەی پەهلەویم هەیە کە لە ساڵی 1350 دەستم کردەوە معلمی 2 ساڵە یەکێ لە دێهاتەکانی بۆکان وەکو سوپای دانش معلم بووم و دوایەوەش لە ئاوای سەوڵاوا و بەردەڕەشەی مەریوانە دەوروبەری مەریوانە معلمیم کردووە تا ساڵی 1357. خودی معلم و هەمیشە نەقشێکی مهمی لە ئوفوقی ئێتراز و مبارزە بوو، مەخصوسە معلمێک کە لەگەڵ دەرد و ڕەنج و مەعیشەت و زندگی طبقەی کارگەر کۆمەڵانی زەحمەتکێش ئاشنای بووە. خودی قشتێکی زۆر وەسیعە معلم کەسێکە کە تەحسیل کردەیە بێسا ئوفوقێکی کامڵەن ڕۆشنی
کۆمەڵایەتی بۆ جامعە بینێ و دەرسەدێکی بان زۆر بان لە معلمان هەمیشە جێگەی باوەڕی محەسڵین والدین و کۆمەڵانی خەڵک لە شارەکان لە هەموو ئێرانە یا لە کوردستانە بوون. لە نەتیجە معلم هەمیشە ئەو نەخش و دەورەی بووە بە بەڵام لە سیستمهای ئامۆزش و پەروەرشا کە ئێوە سوالەکەتان ئەمەیە لە دەورەی پەهلەویەوە لە چی لە دەورەی جمهوری ئیسلامیە معلمان هەمیشە بە نەزەر من تحتی فشارهایەکی چەند جۆرە بوون لە فشاری مەعیشەتی و کەمبودی حقوق بگرە تا ئەمکاناتی ئازادی بەیان نووسینی کتێب و ئازادبوون بۆ انتشاری کتێب تا دروستکردنی تەشەکۆل و لە دەورەی جمهوری ئیسلامیە بە تایبەت ئەو ڕواڵەتە کە بە مەدرسە درا بێسا جودایی جنسیەتی کرا کچ و کوڕیان جیا کردەوە لە چیکیان و حجابیان کێشا بەسەر منداڵانە و فرێک دروست و کتێبی ئاموزش و پەوەرش تەبدیل بوو بە ڕەوایەتێک لە ئیسلامێکی ڕادیکاڵ کە هیچ ڕەبتێکی بە ژیان و ئاموزش و ئستانداردهای ئەو ڕۆی دنیا نییە. ئەمانە بە نەزەمە چالشایەکن کە معلمان لە دەورەی پەهلەویە بە شێوەیە کە ئیسێتەوە گوزەراوە زیاتر لە 44 ساڵی تێپەر بووە بە ئێستا لە نظامی جمهوری ئیسلامیە لەگەڵ ئەم مشکڵە گەورە ڕوبەڕوون. قشرێکی گەورەیە معلم لە ئێرانە 31 ئوستان هەیە زیاتر لە 85 میلیۆن جەمیەت هەیە لە ڕەوایەتێک ئەڵێن زیاد نزیک 15 میلیۆن دانش ئاموز هەیە والدینیان زیاتر لە 20 میلیۆنن زیاتر لە 1 میلیۆن و نیو معلم هەیە تاوای ئەمان ئەم ئەرقام و ئامارانە تواشاکەوە لەگەڵ ڕواڵەتی ئاموژ و پەوەرشی نظامی جمهوری ئیسلامی تواشاکە بینی بۆ معلم هەمیشە تەناقوزێک چالشێکی گەورە وجودی هەیە کە ئەمە بە نەزەری من هەمیشە یەکێ لەو چالشە لەو مەیدانی مبارزە بە لەحازی کۆمەڵایەتی و بە لەحازی بێسڵا فکریە و بووە بۆ معلمان کە ئیتر مەسئلەی حقوقی خوار کە ئەخیرەن با تۆجه بە ئەترازاتی ئەگەر دەرفەتی بەرنامەکە بوو حتمما ئیشارەی پێ بکەین لەسەر ڕوتبەبەندی و حقوق هەمیشە حقوقی معلمان 8 میلیۆن 7 میلیۆن 9 میلیۆن بووە کە ئیسا بەخۆشی و ئەترازاتی وە کراوە لەخەرە تعدادی لە ڕوتبەبەندیەکانیان بۆیان ئیزافە کردووە کە زیاتر لە 14 میلیۆنەوەی بەڵام معلمێک کە تازە ئستخدامەوێ هەر لەم نظامی ئاموزش و پەوەرشە ئێمە شاهدین نزی 7 میلیۆن 6 میلیۆنیش حقوقیە. تەواوی ئەمانە سیستمێکە کە هەم بە لەحازی ئاموزشەوە هەم بە لەحازی تەرکیبی دەرسەوە هەم بە لەحازی ئستانداردهای مشخص حتا نەک جەهانی ئەو وا لە هەر کشوەرێکە ئەبێ ڕعایەت بکرێ بە تایبەت ئەم مەسئلەی حجاب و جودایی کچ و کوڕ و مەسئلەی سەلبی ئازادی بەیان و مەسئلەی ئیسلامی سیاسی لە مەدرسەکانە کە زۆر پڕەنگە مەسئلەی ئاموزش پەوەرش هەر لە ژێر نەزەری مستەقیمی بیتی ڕاهبەریە بە تەواوی ئەمکاناتی قوی قەزاییە و حوزەی عیلمیەکان و تەواوی ئەمانە بە نەزەر من چالشێکە کە معلم لەگەڵ یا دەرگیرە. بەڵام ئەوەی وا ئێمە تەجروبەمان کردووە لە چەند ساڵی ڕابردووە تا ئێستا معلم تەنی نەداوە بە فرێچت و یەکێ لەو بێسڵا تەبەقای ڕەزمەندە و ڕوو بە پێش بووە کە هەمیشە ئوفقێکی سیاسی کۆمەڵایەتی ئێترازی لەناو جامعە باستەولید کردووە. بە خۆشیەوە توانم بڵێم لە جامعەی ئێرانە ئەوڕۆ بە تایبەت لە یەک ساڵی ڕابردووە لە چەند ساڵی گوزەشتاکە معلمان نەخشێکی زۆر مهم و پێشڕەویان لە جامعە بووە. هەزاران معلم جێگەی باوەڕ و ئیتمینان و ئتکای کۆمەڵانی خەڵکن کە خودی ئەمە یەکی لەو مهمترین دەستاوەردەیە کە جامعەی معلمان و ئێمە هەمانە. خۆب ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر تەشەکولی یابی لە دەورەی
وەختێک تازە قیاموانە دەستی پێکرد لە فرێک شارەکانی ئێرانە بەتایبەت ئێمە لە کوردستانە لە سنە لە مەریوان لە شارگەری تر سەقز بانەوە مەهاباد و بۆکان و چەندین شاری دەستماندابەوە کە جامعەی معلمان دروست بێ کە خودی ئەوە نەقشێکی زۆری بوو لە سەرکەوتنی قیامی 57 خودی جامعەی معلمان لە سازماندەهیە و دوایەوە سەرکوبێکەوە هاتە بەرەوە کوشتارهای دەهەیە 67 و ئەوانە هاتە بەرەوە مقدارێ خۆ بەڵام بەلە لە دوای ساڵی 1384 لە ئێرانە بەخۆشیەوە بەشێک زۆر لە معلمانی پێشڕۆ دەستیان کرد بە تەشەکولیابی و کانونهای سنفی معلمانیان با وجودی تەواوی مەحدودیەتهای سەرکوب و ئێتراز و دەستگیری کاران چەندین زیاتر لە 40 معلمی پێشڕۆ هەن لە زیندانەکانە دەست پێکرد تحتی ئەو فشاری ئەمنیەت و سەرکوبە با وجودی ئەوە ئێمە شاهدین کە کانونهای مبارزاتی معلمان هەمیشە نەقشێکی پێشڕەویان بووە و معلمان بەتایبەت لە ساڵەکانی 1397 بەملاوە یەکێ لەو کانونانە بوون کە منشئی تەشەکل پەزیری و فراخان بە ئێتراز و ئێتساب و تەجەمع بوون. ئێمە لە ساڵی 97 98 99 شاهدی بانترین ئێترازات لەلایەن معلمانە بووین کە وەختی وا بوو ساڵی 98 ئەوانە زیاتر لە 200 شاری ئێران بە بەشداری معلمان دەستیاندا بە تەحسن و تەجەمع و ئێتراز عەلەیهی نظامی مەوجودی ئامۆزش و پەوەرشی ئیسلامیە کە باسمان کرد ئستاندار نەبوونی لە دەورەی کۆرۆنام ئێترازاتە وجودی بوو بۆ مەسئلەی ڕوتبە بەندی کە بە فشاری ئێتراز مقدارێکی زۆریان بە حکوومەتی ئیسلامی تەحمیل کردووە، مەسئلەی بەرخورداری منداڵان، تەرکی تەحسیلی منداڵان، تەواوی ئەوانە بە نەزەر من ئەم ئێترازاتە و ئەم تەشەکلانە کە کراکە کەم نییە. وەختی وە ئێمە شاهد بین لە 200 شاری ئێرانە معلمان فراخانیانەداوە، فراخانەکەی موردی استقبال قەراریەگرت. بە خۆشیوە توانم بڵێم لە شارەکانی کوردستانە معلمان نەخشێکی زۆر 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 پێشڕە و باڵندەیان بووە لە ئێترازاتە بەتایبەت لەو ساڵانە و ئێمە داها معلمی خۆشەویست و مەحبوبمان هەر بۆنەوە لە شارەکانی کوردستانە هەیە. کولەن چالشی معلم لە جمهوری ئیسلامیە چالشێکی ئەمیقە بە بەنەی ئەوە کە وەزارەتی ئامۆزش و پەرورش یەکێ لە گەورەترین وەزارەتخانەکانی ئێرانە و دەرنەتی جەمیەتێکی زۆر لە مەحەسڵ و دانش ئاموز و دانشجوو والدین کە میلیۆنین حەوڵ و حەوشی ئەم مەسئلەی معلم و تەحسیڵ و دانشگا و ئێتراز و ئەوانە پێکەوە کارەکەن بم بۆنەوە ئەگەر چاوی لێ بکەین جایگای معلم زۆرتر ئەتوانین بەرجەستە نیشان بدەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێنسان. سیاسەتی پەروەردە و پەروەردە لە کۆماری ئیسلامی چۆنەوە مامۆستایان پێشەنگ بە چه فۆرم و شێوازێک پێش ڕۆژدون بۆ بەرەنگاربوونەوە چەندەیش هەزینەیان داوە بە باوەڕی ئێوە؟ من لە پێشیشان مقدارە باسم کرد. بە نظر من مەسەلەی ئامۆزش پەرورش لە نظامی جمهوری ئیسلامیە خواردترین بێسا ڕوتبەی هەیە بۆ دەلیلەکە ئستانداردهایی کە بەتایبەت وەختێ محەسڵێک منداڵێک لە ماڵەوە ئەڕواتە مەدرسە لەگەڵ جودایی جنسیەتیان ڕوبەڕوە بێ، لەگەڵ حجابا ڕوبەڕوە بێ، متونی مەدارسەکە لە مەوردی مەسائل و بێسلاح دەرسایەکە کە لە شروعیە کە مربوط نیە بە ژیانی ئەو ڕۆی جامعە و مردم. دەنەتیجە ئەمە یەکێ لەو سیستمە خراپانەیە کە ئیسلامی سیاسی نەخشێکی زۆری هەیە کە مەزهەب کە ئاخوند کە حوزەی علمیە تەواوی ئەوانە لە سرودی سەر لە بەیانیۆ بگرە تا مەراسمهای مەزهەبی تا حزوری ئاخوند بە لیباسەوە تەواوی ئەوانە بە نەزەر من تەسیراتێکی مخەڕبی لە ئاموزشی منداڵە لە جامعە هەیە. ئێمە پێش 57 کە معلم بووین وانە بوو فەزای مەدرسەکانمان باوجودیەوە کە سیستمی پەهلەوی ئامۆزشی پەهلەوی و نەوعی تەدریس و ئەمانە فرعەجیب و غەریب نەبوو. ئێمە هەمیشە نەقدمانە کردووە ڕەوشی خۆمان بەکارەهێنا، بەڵام لە سیستمی ئێستا
بمراتب خرابتر إسلامي تر وكود مندال تحت انقياد بإصلاح سيطري أو تفكر بۆچوونە ئیدئۆلۆژیک و مەزهبیە قرارەدا ئەمە جێگەیەکە کە معلم کاری سەختەوە بووە کە ئێمە ئەیبینین کاری سەخت بووە بە شێوەهای جۆرا و جۆر هەم لە ناو مەدرسە هەم لە دەرەوەی مەدرسە تەلاشەکەن کە ئەم کەمبوودە بە شێوەیەکتر بێستا جوبران بکەنەوە لەوەکە دەها مەدرسەی خصوصی یا نیمە خصوصی نیمە عەلەمی بۆ تەدریس بە زبانی کوردی وجودی هەیە کە ئەمە زۆر باشە تا ئەوە لە شارەکانی کوردستانە ئێمە شاهدی تاعەتر و شعر و ئەدەب و ئەوانە هەین تەواوی ئەمانە تحتی تأثیری شرایەتی خراپ مرتبەن بەشی پێشڕەوی جامعە خەریکن ئەی بەنەبەرەوە و دە نەتیجە سیستمی ئاموزش بە نەزە من لە نظامی جمهوری ئیسلامیە هەر ئەوە کە مەزهب نەقشی مهمی هەیە کە ئەبێ لە زندگی و ژیانی منداڵ جیابێت خراپترین سیستمێک وا وجودیەوە ئەمە هەروەکو پێشتریش ئیشارەم پێکرد مشکڵێکە چالشێکی زۆر گەورەیە بەرابەر بەو کەسانەوە معلمن و خۆیان بە مەسئولی فکر و ڕشت و باڵندگی و ئرتقای محەسڵ و دانش ئاموز لە ئێرانە ئەزانن ئەمە فشارێکی زۆرە بۆ ئەوانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێنسان پێشێ لە قسەکانیشتانە ئاماژەتان بە ڕۆڵی مامۆستایانی پێشکەوت و خواست کرد ئەگەر بتانەوێت لەسەر ئەمە باس بکەین لە کوردستان دوای دامەزراندنی کۆماری ئیسلامی مامۆستایانی پێشکەوت و خواز و چەپ و کۆمونیست بە ڕێخستنی و بەدەستێنانی ئالتەرناتیڤی پەروەردەیی و خەباتی ڕێکخراو چوونەتە بەرەنگاربوونەوەی نیزام و سیاسەتەکانی پەروەردەییەوە ئەگەر بتان هەوێت زۆرتر لەسەر ئەمە زانیاری زیاترمان لەسەر ئەم بابەتە بێبن زۆر سپاس دەکەم. ئەمە مەسەلەیەکی بە نەزەری من کامەڵەن مهمە و یەکی لەو پرسیارانەیە هەمیشە و هەموو وەختێک لە مقابڵی جامعە معلمانە دانشجوها محەسڵینە قەراری گرتووە لە مقابڵی ئەم سیستمی ئاموزشی مەزهەبیۆ کە مەزهەب نەخشێکی دەستبانی هەیە و هەموو شتێک لە دیدگای بێستا بەیتی ڕەهبەری و خامنەیی و حەوزەی علمیە و ئەوانە قەتعی ئەبێتەوە دەرسهای ئاموزش بەرش کتێب چاپکردن بە ئازادی قەدەغەیە کچ ئەبێ بە حجاب و بڕواتە مەدرسە سرود و ڕەقس و شادی و هەڵپەرکێ و گاڵتە و گەپ و شادی تێکڵا و ڕەشپەڵەک و ئەوانە هەمووی قەدەغەیە لەو نظامە خۆ ئەمە سیستم ئاموزش ئەبێ تاوای ئەمانیە بێ ئەگە سیستم ئاموزش شادی نەوێ موزیکی نەوێ فەرهەنگێکی بانی بێسڵا ئینسانی تیانەبێ ئیتر سیستم ئاموزش فقط دەرس خوێندن نییە ئەلفبا فێربوون نییە تەواوی ئەوانە ئەبێتە زەمینەهای ڕشتی فکری و خەلاقیەتی منداڵ لە مەدرسە منداڵێ وەختی ئەمانە تیا بەرخوردار بێ ئێمە لەم کشوەرهای ئەوروپایە حەداقل بینی یا لە گوزەشتا ئاموزشمان بینیوە کە ئەمانە تاسیری هەیە لە ئێرانە غایبە بالاخره معلم هەمیشە تەلاشی کردو ئەمە جوبران بکاتەوە بەڵام لەسەرەوەی ئەوانە بۆ تەحمیلی و یا بۆ بەیانی ئەم خاستانە بە تایبەت وەختێ مەسەلەی مەعیشەت و ژیانی معلم و محەسڵیش تێتە بەرەوە معلم تەلاشی کردووە متشکل بێ لە دەورەیەکە نەخشی جامعەی معلمان زۆرتر سیاسی بوو ئێترازی بوو بۆ ئەوە کە بێسڵا معلمان کۆبنەوە بە قیامێکی پیرروزمەند لە شارەکانی کوردستانە بە وجود بێ کە باتەوەجە بە سابقەی چەپ و کۆمونیستەکان لە جامعەی کوردستانە لە ساڵەکانی پێشترەوە تا 57 ئەم جامعە معلمانە بە نەزەر من ئەو نەخشە مهمەی بوو کە هەزاران معلم و دانشجووی پێشڕەوی تیا متشکل بوو کە بە نەزەر من دەرسهای ئەو بێسا متشکل بوونە ئەو ڕۆژ هەر بۆ جامعەی ئێران و بۆ جامعەی معلمان موەسرە و دوایەوە هەروەک ئیشارەم کرد لە دوای ساڵەکانی 1984 تا 88 خودی معلمان بۆ بەرامبەرکێ لەگەڵ ئەم چالشە سیستمی ئاموزش پەروەرش مەسئلەی حقوقەکانیان مەسئلەی مەحرومیەتی منداڵان مەسئلەی ئستاندارد نەبوونی ئاموزش و پەروەرش و دەرسەکان تەلاشیان کرد خۆیان متشکل بکەن و ئەمە بە نەزەر من مهمترین ئیتفاقەکە
لە باری کۆمەڵایەتی و لە جامعە ئێران ناکەوت و ئەوڕۆ ئێمە دەستاوەردەکانی کامڵەن ئەبینین. ئێمە لەناو جەمیەتی معلمانی ئێرانە جەمیەتی ژنان بە تایبەت بانترە حتا لە پیاوانی شاغڵی معلم. ئێمە شاهد بووین کە ژنان لە تەشەکلها لە بەیانیەکانیانە لە سخۆنڕانیەکانە لە ئێتساب و تەجەمعاتە واقعاً نەخشێکی کامڵەن پێشڕەویان بوو. ئەمە بۆ دەلیلەیە کە نەخشی معلم بۆ ئەوە کە عبور بکە و فەرهەنگێکی خلافی ئەو فەرهەنگە ئیسلامیەوە حکوومەتی جمهوری ئیسلامی بەسەر مەدارسە تەحمیڵیەکە ئیجاد بکە دەستی دابم تەلاشە. کانونها و تەشەکلهای جۆرا و جۆری معلمان جێگۆپێگەیەکی زۆریان بوو و خودی معلمان بە نەزەر من هەموو وەختێ کاریان و نوعی فعالیەتیان و نوعی ڕوانینیان بۆ سیستمی ئامۆزش و پەروەرش مهم بووە. ممکنە معلمان ئێتساباتیان نەممکنە حتمما لەسەر ڕوتبەبەندی و ئەفزایشی حقوق بووە، بەڵام هەر ئەمە نەبووە. معلمان ئێمە شاهدین شعاری تەحسیلی ڕایگانیان داوەکە بە نەزەری من سیاسیترین شعارە لە فەزای سیاسی و ئیجتیماعی کۆمەڵایەتیە لە جامعەی ئێرانە و ئەمە بەلاخەرە معلمانە ئەنجامیان و ئەمە ئەرکێکە گەورەیە بەسەر ئەمانەوە. ئستانداردبوونی تەحسیڵات، بەرخورداری لە تەواوی پرۆتۆکۆلهای دەورەی کۆرۆنا کە معلمان تەلاشێکی زۆریان بۆ کرد و هەزینەی زۆریشیاندا و هەزینەیاندا و تێدادێکی زۆر هەر لەم معلمانە بە بۆنەی ئەم شاخصهای بێسا ئێعترازیە کۆمەڵایەتیەوە ئیشارەم پێکرد کەوتونسە زیندان لە زندگی لە ژن و مناڵیان لە محەسڵینەکە لەگەڵیانە ساڵها عشق و ئەلاقەیان بووە مەحروم بوون و هەزینەیەکی گەورەش هەر بم بۆنەوە دراوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێنسان. هاوڕێنسان لە کۆبەندیدا خەباتی مامۆستایان تا ئێستا چۆن پێشکەوتووە و لە داهاتوودا دەبێت چەند مەسیرێک پەیڕەو بکرێت؟ بەنظری من ئەوەی وا ئێمە تەجروبەمان کردووە هەم من دەورەی وەکو معلم هەم ئێستا وەکو تێکۆشەر و فعالێکی سیاسی ئەوەیە کە تەجروبەی معلمان تەجروبەیەکی زۆر مهمە لە فەزای سیاسی ئێرانە. تەجروبەیەکە کە ئەوڵ نیشانیدا کە ئەتوانە فەراخان بدەن و مادام لەسەر ئتحاد و تەشەکولی خۆیان بێسا پایبەند و پەیگیر بن ئەتوانن کۆمەڵانێکی زۆر لە معلمین لە محەسڵین لە والدین لەو تەجەمعاتە بێسا بەشداری بن. تەجروبەی ساڵەکانی 1970-99 کە ئەوجی ئێعترازات و فەراخانهای معلمان بوو بە نەزەر من ئەمە جەمبەندیەکی زۆر مهمە. خودی ئەو پێشینە و خودی ئەو سابقە لە ناوجا معلمانە وەکو بەشی پێشڕەوی جنبشی کارگەری بە نەزەری من تەسیرێکی زۆر مهمی لە ئینقلابی شروعی ئینقلابی ژنجیان ئازادیا بوو لە ئێتساباتا بوو. معلمان ئەگەر خۆیان ڕاستۆخۆ فەراخانیان نەدا کە دەها بەیانیان داوە، بەڵام لەم ئێترازاتی یەک ساڵە جێگۆپێگەیان کامڵەن دیار بووە. هەر لەم دەورەیشە و لە گوزەشتا بەیانیهایە کە معلمان لە دفاع لە زیندانیانی سیاسی، ئازادی زیندانیانی سیاسی، ئازادی معلمانی زیندانی، دفاعیان لە منشورهایەکە منشورهای پێشڕەوی ئینقلابی ژنجیان ئازادی بووە لە ژنان، بەرشداریان لە ڕۆژی جەهانی کارگەر، لە ڕۆژی جەهانی ژن و تەواوی بەرگوزاری فستیواڵی منداڵان، تەواوی ئەوانە بە نەزەر من ئەکرێ لە زاویەیەکی کۆمەڵایەتیەوە. من جەمبەندیمەوەیە فرێشم مەطلبم لەسەری نووسیوە لەسەر تەسیراتی خودی تحرکی معلمان ئیجاد بۆ دەلیلا تەسیراتی ئەوان اجتماعی و کۆمەڵایەتی و پێشڕەو بووە لە جەهەتی متشەکلکردنی جامعە بووە، لە جەهەتی تەرحی ئەو مطالباتە بووە کە مردمی ئێران والدین محەسڵین و دانیشتووەکان نیازیان پێ بووە و تەواوی ئەوانە بە نەزەر من تەسیراتی ئەم حرەکەتەیە و لە داهاتوویشە
ئێستا کە ئێمە بەرەو بێسلا بازگوشایی مەدارس بازم لە ساڵی 1402 ڕۆیشتوین وە بەرمەتنی یا ئیدامەی بێسا خیزشی کۆمەڵایەتی ژین ئازادی بێستا ئەڕۆینە بەرەوە ئەبینین معلمانیش هەر لەم رابطە نەخشێکی مهمیانەیە. من وەکو نمونەیە کە نازانم خۆتان مەتاڵاتان کردوێ یانە چەند ڕۆژدەوە بەر لە مەدرسەیەکی کچانە لە تارانە کچانەی فەرزانەگان مدیری مەدرسەیەک ئخراجەکرێ و مدیری مەدرسەیەکی مەکتەبی تێرن لەوێدایەنن ئەوش بۆ کۆنتترۆلی حجابی منداڵان لەو مەدرسەی کچانە و تەواوی ئەوانە لە هەموو شوێنێکی ئەو مەدرسە دووربیندانێ معلمان و بە تایبەت والدین دەسەدەنە تەجەمعێکی ئەترازی و ئەو دووربینانە بە ئەو مدیری مەدرسە جەمەکەنەوە. ئەمە سادە نیە لە جەیەکی وەکوتارانە یا خودی تەجەمعاتی معلمان وەختێ معلمی مەریوان ئەسکەندەری ناوچوو سۆران دەستگیرە بکرێت معلمان ئەڕۆنە دادگا ئەگەر لە بیرتان بێ هەمویان ئەڵێن من سۆرانی ئەسکەندەریم ئەمە سۆران لوتفی بە هەڵاوی بڵێ ئەسکەندەری لوتفی ناو ئەستی بڵێ یا سۆران بڵێ لوتفی ئەڵێن ئێمە بێسە ئەسکەندەری لوتفین ئەمە ئەو وەختە ئاکسیۆنە بوو ئەو حرەکەتە بۆڵە ئەمە بەڵام ئەمە پایدارەمێنێ جێگۆ پێگەی هەیە کە میزانی بێسا دفاعی معلمان لە یەکتر نیشاندا لە حەبیبیۆ بگرە تا دەها معلمی ترکە مرتبەن موردی بێسلا بەیانیەهای معلمان بووە لە جنبشی کارگەری دفاعیان کردوە. ئیستش بە نەزەر من معلمان هەن لە پیشا ڕوبەڕوون لەگەڵ شرایەتێکی تازە من شخصەن زۆر ئومیدوارم وەکو تەجروبەیەک وە هەمە وەکو جەمبەندیە وا لەم 40 ساڵی ڕابردووە لەسەر تەشەکل و جایگای مثبەت و پڕ ئەنرژی معلمان بینیومە بە نەزەر من لە دەوری ئاتیا بەتایبەت وەختی ئەترازاتی بازنشستگان ئێمە ئەبینین ئەترازاتی کارگەران ئەلعان لە بەشی سەنعەتی نەفتە کارگەرانی پەیمانی و ڕەسمی ئەیبینین لە جێگەگەر جۆرا و جۆرا بە نەزەر من حرەکەتی تازەی معلمان بەتایبەت ئیسەکە لە ئەوڵ ئیشارەم پێدا باسی 200,000 کەمبودی معلم و 23,000 کلاس و بێسا جێگەی جۆرا و جۆر لە کەمبودی معلم ڕەنجەبا ئەمانە بە نەزەرم بۆ معلمین جێگەیەک مەیدانێ فەزایەکی زۆر مناسبی پەیاکردوکە کە جارێکی تر ئەمان وەکو ساڵەکانی ڕابردوو بوون بە پێشاهەنگی فەراخانی ئێتراز و تەجەمعاتی سەراسەری کە ئەو زەمینە بە نەزەر من کامەڵەن وجودی هەیە تەجروبەیان کردووە خۆیان جوابی وەسیعیان وەرگرتووەتەوە ئەمە بە نەزەر من تەوەقع ئینتزارێک هەیە بەتایبەت ئیسا هەر وەک خەبەرەکان ئیسە زۆر گەرمە کەمبودی 200,000 معلم بە معنای دامنەی وەسیعی زۆری هەیە لە فشارە بۆ معلمان منداڵم معلم مەحرومە بێ دامنەی فکرکردن و پەروەردەکردنی خودی معلم بۆ ئەمە ئیمڕۆ چۆن بڕاتە سەرکلاس و ڕۆژی بعد چۆن خۆی ئامادە بک بۆ دەرسێکی تر بێستا ئەوە کەمترە بێ مەجبورە کار زۆرتر بکە فشار زۆرتری بۆ بێرن و لە عینی حاڵە سیستمی ئاموزش و پەروەرشی ئێران مەشهورە بە سیستمی گدایی ئەوانە مەجبورن وەزیری ئاموزش و پەروەرش بێ مەعاونی بێ کار بەدەستانی بێ هەموو مانگێک بڕۆن گدایی بکەن لەم بیمە ئیجتیماعی و لەو وەزارەتخانە و ئەم وەزارەتخانە تا بوجەکەیان تەمینکەن. سوپای پاسداران خۆ ئەم مشکڵیە نییە بەسیج ئەم مشکڵیە نییە نەهادهای ئینتزامی و بەیتی ڕەهبەری و حەوزەی علمیە و تەواوی ئەوانە ئەم مشکڵی بوجەیانە نییە. گەورەترین وەزارەتی ئاموزش و پەروەرش لە ئێرانە کە گەورەترین وەزارەتخانەیە بە چەند میلیۆن بێستا مردم هاان بە دەوروبەریا ئەم مشکڵەیە هەموو مانگێکەیە ئەبێ بڕوە دەستی درێژەکە تا بتوانێت بەشێ لە بودجەی بێستا ماڵی خۆی تەئەمین بکات. ئەمانە چالشایەکی زۆر مهمن لە ژێر
بێسا دەسەڵاتی ئەم ڕژیمی تەبەهکاری زدی ئینسانی زدی محەسڵ زدی کارگەر زدی معلمە کە ئەلان وجودی ئەمانە فشارن بۆ سەر معلم و دەنەتیجە تەواوی ئەمانە بە نەزەر من جێگە و موقعیەتی مهمی معلمانیشاندا و لە عینی حاڵە وەزیفەیەکی زۆر مهم و سەرەکی بەسەر جامعە و هەیە کە لە معلمان دفاعکەن ئەوەڵین کار ئەوە بێ کە داوا بکەین هیچ معلمێ لە زیندانە نەبێ کە ئەمە خۆی مهمترین دەستاوردە تەواوی معلمەکان لە هەر کوێک لە هەر گۆشەیەکی ئێران زیندانین حتمما ئەمانە ئازاد بکرێن و لە عینی حاڵە جامعە متەوەجه ئەمە بێ کە ئەم موقعیەتە وایە لە 31 ئوستانە ئەم هەموو کەمبودی معلمە هەیە ئامۆژ و پەروەرشێکی بێسا وەرشکەستەی اقتصادی بەسەر جامعە تەحمێڵ بووە کە فشارێکی زۆری هەیە بۆ معلمان ئەبێ بە نەزەر من کۆمەڵانی خەڵک ئەمە دەرک بکەن وە هەمیشە هێزی پشتیوانی میلیۆنی معلمان بن لە تەواوی ئێران و لە شارەکانی کوردستانە. بەڵای زۆر سپاس هاوڕێنستان پرسیارەکان زۆر و دەرفەتی بەرنامەکەمان کەمە ئەگەر دەسانەوەی خاڵێکی گرنگ کە ئاماژەتان پێ نەکردووە لە کۆتاییدا ئاماژەی پێ بکەن فەرموون. هەر فەراخانم ئەوەیە کە ئەو شەرایەتە دەرک بکەین دروستە ڕۆژی معلم ئەو ڕۆبووە تەواو بێت بەڵام معلمان هەمیشە بەتایبەت لە 14 گوزەشتا لەژێر زەربی ئەمنیەت و سەرکوبی جمهوری ئیسلامیە نەخشێکی مهمیان هەیە ئەبێ هەمووی ئێمە جامعەی ئێران و کوردستان قەدردانی تەواوی ئەو زەحەماتە بین قەدردانی تەواوی ئەو هەزینانە بین کە معلمان داویانە لە ئەم مودەتە مدافعی ئەوە بین کە تەواوی معلمانی زیندانی ئازاد بکرێن و ئەوڕۆ ئێمە شاهدین لە دەورەی انقلابی ژنیان ئازادیە دانیشتوو و محەسڵ و معلم نەخشێکی زۆر مهمیان و بەتایبەت دانیشتووەکان وەختی انقلابی ژینا گەرم بوو نەخشیان بوو ئیسە خەریکە ئەو دەورە دەست پێکاتەوە هەر بە هەر دەرەجەیە بتوانین لە فەراخان و لە ئێتراز و لە تەحەسن و تەجەموعی معلمان ئەدرێت حمایەت بکەین ئەمە مەسلەیەکی مهمە ڕۆژها و ماهای ئایەندە بە نەزەر من ئێمە لەگەڵ ئەم گەورەترین چالشە کە مەسئلەی ئامۆزش کەمبودی معلم مەسئلەی سیستمی ئاموزش و بەتایبەت بەستەری انقلابی ژینا شاهدی پێشڕەوی هایەکی زۆر بین کە معلمان ئەتوانن نەخشێکی زۆریان بێ بۆ دەلیلەکە جایگای ئیجتماعی ئەوان زۆر بەرزە و مردم ئۆتۆریتۆ قسەی ئەوان بێسڵا مهمە بۆیان ئەمە فەراخانی ئەمەیە کە ئەم کارە بکرێ و ئارزوی مۆفەقیەتەکەین و ڕۆژی معلم 5 ئۆکتۆبریش لەلایەن خۆمۆ و بە تەواوی معلمانی جەهان و معلمان لە ئێرانە تەبریکێش. بەڵێ جارێکی تر سپاس بۆیەوە هاوڕێنسان کە ئامادە بوون لە بەرنامەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. منیش لەیەوە تەشەکوڕەکەم ماندوونە. زۆر سپاس جێرانی عەزیز تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی تر ماڵا.